بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقهوا قولي. رزان لا واني فقه ريشتنا واني سيودو هلا باسی نوێژی بە جەماعەت و ئادابەکانی داین. یەکێکی دیکە لە ئادابەکانی نوێژی بە جەماعەت دیتە لەوەی کە کاتێک کە ئیمام لە نوێژ دەبێتەوە وان سوننەت وایە جارێک کە سەلامی دایەوە ڕووی هەر لە قیبلە بێ تا ئەو دیکرەی دەخوێنێ: ئەستەغفر الله استغفر الله استغفر الله اللهم أنت السلام ومنك السلام تباركت يا ذا الجلال والإكرام. ئەوەندە یگوت سنەت وایە بەلای ڕاستی یان بەلای چەپیدا ڕووی کاتە نوێژ خوێنەکانی و لە کاتی تەسبیحاتکردندا سنەت وایە چاوی لە نوێژ خوێنەکانی بێت و سەیری نوێژ خوێنەکانی بکات. ئەوە تەنها بۆ ئیمامی سنەتە. و هەروەها ئەوە ئادابێکی دیکە ئەگەر لە ناو یەک مزگەوت ژن و پیاو بەیەکەوە جەماعەتیان کرد کە لە سەردەمی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم بەو شێوازە بووە، پیاوان هەموویان سنەت وایە و چاک وایە هەر ڕوو بە قیبلە ڕاوەستن، لە شوێنی خۆیان نەجوڵێن تا ئەو کاتەی ئافرەتەکان دەڕۆن لە دەرێ و بۆی لە دەرگا تێکەڵ نەبن. ئادابێکی دیکەی جەماعەتکردن و ئیمامەتیکردن سنەت وایە ئیمام لەگەڵ نوێژ خوێنەکانی شوێنەکەی وەکو یەک بێت، یعنی جێگای ئیمامی لە جێگای مەئموومەکانی بەرزتر نەبێت ئیلا مەگەر عوزرێک وەک دەڵێ هۆکارێکی مەشروع هەبێت یا شوێنەکە وا هەڵکەوت بێت، جاری وا هەیە مزگەوتێک ئیمامەکەی لە قاتی سەرێ و خەڵک لە قاتی خوارێشەوە نوێژی لەسەر دەکا و جێگا نییە، ئەوە بابەتێکی دیکەیە. بەڵام لە حاڵەتی ئاسایی و تەبیعیدا ئەگەر شوێن هەبێت و جێگا ئاسایی بێ سنەت وایە و چاک وایە جێگای ئیمامی ئەو شوێنە ئیمام نوێژی تێدا دەکات نوێژی مەئموومەکانی بەرزتر نەبێت. بەڵام بەعەکسەوە ئەگەر شوێنی مەئموومەکان لە ئیمامەکەی بەرزتر بێت بۆ ئیشکالێکی تێدا نییە و دروستە و هیچ کەڕاهیەتێک و ناتەواویەکیشی تێدا بەدی ناکرێت. خاڵێکی دیکە دەکرێت لە بەینی ئیمام و مەئموومیدا دیوار یا بەربەز یا نێوان هەبێ. ئاساییە بە تایبەتی لەو حاڵەتانەدا کە شوێنەکان یا مزگەوتەکان قەرەباڵغ دەبن لە ناو حەرەمی مزگەوتدا جێگا نابێتەوە، خەڵکێک لەو دیوی مزگەوتدا دەبەستێ یا لە کۆڵاندا دەبەستێ یا لەو دیو جادەکەیدا دەبەستێ، گرنگەوەی لە کاتی نوێژەکەدا مەئموومەکان نەکەونە پێش ئیمامەکەیەوە. ئەوە یەک. و پاشان مەرجە مەئموومەکان ئاگایان لە حەرەکاتی ئیمام بێ، گوێیان لە ئەڵڵاهو ئەکبەرەکانی لە هەستان و دانیشتنەکانی ئیمام بێ، بزانن ئیمام چی دەخوێنێت و چی دەڵێ. بە تایبەتی ئێستا کە موکەبەرە و سەوتیات هەیە دەکرێت بەرز بکرێتەوە، تەبیعیە یعنی ئەگەر ئیمام لە ناو حەرەمی مزگەوتدا بێت مەئموومەکان لە دەرەوەی حەرەمی مزگەوتیش نوێژی لە دوا بکەن، بەڵام بەمەرجێ گوێیان لە دەنگی ئیمام یان موبەلیغەکە بێ کە وەلحاصڵ بزانن کەی دەچێتە ڕوکوع و کەی دەچێتە سوجدە و کەی هەڵدەستێتەوە. و هەروەها یان بەعەکسەوە ئەگەر خەڵکەکە لە ناو مزگەوتدا بن و ئیمام بچێتە دەرەوەی مزگەوت حەرەمی مزگەوت لەبەر قەرەباڵغی ئیمامەتی بکە، ئیشکالێکی تێدا نییە و گرنگەوەیە مەئموومەکان ئاگایان لە نوێژی ئیمامەکەی و لە هەستان و دانیشتنەکانی ئیمامی بێ. خاڵێکی دیکە دەکرێت
ودروستە زۆر جار ئەگەر ئیمامەکە بەبێ ئەوەی تۆ ئاگاد لێبێت خەلەلێک لە نوێژەکەیدا هەبوو، نوێژەکەی بە ناتەواوی کرد، بەڵام بەو مەرجەی تۆ نوێژەکەی خۆت بە تەواوی بکەیت، خەلەلی ئیمامی کەموکوڕی ئیمامی هیچ کاریگەری و تەئسیریەکی بۆ نوێژەکەی تۆ نییە. وەکو ئەبوو هورەیرە بۆمان دەگێڕێتەوە کە دەفەرمێت پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم يصلون بكم خەڵکێک نوێژ بە ئێوە دەکات، یعنی ئیمامەتی و پێنوێژیتان بۆ دەکەن، فإذا أصابوا ئەگەر لە نوێژەکەیدا پێکان و نوێژەکەیان بە چاکی کرد فلكم ولهم، یعنی هەم ئەوان خێریان دەگاتێ و نوێژەکەیان بەردەکەوێت، هەمیش ئێوە نوێژەکەتان بەردەکەوێت و خێرتان دەکاتێ. بەڵام وئین ئەخطەئوا فلكم وعليهم، بەڵام ئەگەر هەڵەیان کرد ئیمامەکان، ئێوە پاداشتی خۆتان دەستکەوتۆ و نوێژەکەی ئێوە قبوڵە، بەڵام ئیمامەکە گوناهی گەیشتوتێ یان ئەوەتە نوێژەکەی بەرنەکەوتوە، دەبێت دواتر نوێژەکەی خۆی کاتەوە ئەگەر غەڵەتی گەورە یا کەموکوڕی گەورە یا ناتەواوی گەورەی ئەنجامدا بوو. وهروەها سهل دەڵێ بیستم لە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەیفەرموو الئیمام ضامن، ئیمام بەرپرسی نوێژی ئەو کەسانەیە کە لە پشتیەوە نوێژە دەکەن، فإذا أحسن فله ولهم، ئەگەر بە نوێژی بە جوانی نوێژەکەی کرد پاداشتەکەی بۆ خۆیەتی و بۆ ئێوەشە، بەڵام وئین ئەساء فعليه، ئەگەر هەڵەی کرد و تووشی ناتەواوی بوو تەنها زەرەرەکەی بۆ خۆیەتی. و هەروەها بە صەحیحی لە عومەری کوڕی خەتابەوە جێڕدراوەتەوە کە جارێکیان نوێژی بۆ خەڵکی کردووە، ئیمامی عومەر لەو کاتەدا لەشی گران بووە بەڵام نەیزانیوە، بۆ خۆی نوێژەکەی دووبارە کردوتەوە، بەڵام ئەو خەڵکانی لە پشتیەوە نوێژیان کردووە فەرمانیان پێ نەکراوە کە نوێژەکەی دووبارەکەنەوە، کە معلومە دەستنوێژ یەکێکە لە مەرجەکانی نوێژ. بۆیە ئەگەر ئیمامێک بەبێ دەستنوێژی دایبەست بووە نوێژە و نەیزانی بوو، دوای نوێژ زانی یا لە ناو نوێژەدا زانی و ئەتۆی بەجێهێشتی، گرنگەوێت و نوێژەکەی خۆت بە تەواوی بکەیت، کە نوێژەکەی خۆت بە تەواوی کرد نوێژەکەی تۆ دروستە و ئیمامەکە خەلەل لە نوێژەکەیدا هەبووە، ئەو نوێژەکەی خۆی دووبارە دەکاتەوە. یەکێکی دیکە لە بابەتەکانی نوێژی بە کۆمەڵ و بە جەماعەت ئەوەیە ئەگەر ئیمام لە ناو نوێژەدا عوزرێکی بۆ دروست بوو، بەنمونە پێشتر باسمان کرد ئەگەر مەئمومەکە دەستنوێژی گران بوو یان ئیشێکی هاتە پێش یا ئیمامەکە زۆر درێژی کردەوە بۆی هەیە نێتی جیابوونەوە بێت و نوێژی خۆی تەواو بکە. ئەگەر ئیمامەکە لە ناو نوێژێدا بیری کەوتەوە کە دەستنوێژی نییە، یان هەر بە فعلی لە ناو نوێژێدا دەستنوێژیشکا، یان لە ناو نوێژێدا خوێنی بەربوو، بەنمونە خوێن لە ئەوە، یان تووشی ئازارێک بوو، تووشی نەخۆشیەک بوو، تووشی ناڕەحەتیەک بوو، لەو حاڵەتانەدا ئیمام چی دەکا؟ ئیمام کەسێک دێنێتە شوێنی خۆی بە ئیشارەت و بە ئاماژە یان بە قسە، ئەو کەسەی دێتە شوێنی ئیمامەکەی، تەبەن ئیمامەکە لە کوێدا بێت لەو شوێنەڕا نوێژەکەی بەوەکانی کە تەواو دەکات و نوێژەکە هیچ گرفت و هیچ ئیشکالێکی تێدا نابێت بۆ مەئمومەکان، با ئیمامەکەش گۆڕانکاری بەسەردا هات بێت. پێشتر لە دوای ئیمامێکەوە دادبەستووە، بەڵام ئەو ئیمامە لە ناو نوێژەدا بەجێت دێڵێ، جێگرەوەیەک بۆ خۆی دادەنێ، ئاساییە و دروستە و هیچ ئیشکالێکی تێدا نییە. ئەو ئیمامێک کە دێتە جێی ئیمامی یەکەم نوێژەکەی بە مەئمومەکان تەواو دەکات و بە یەکەوە سەلام دەدەنەوە. یەکێکی دیکە لە ئادابەکانی ئیمامەت ئەوەیە سوننەت وایە و باش وایە لە شوێنێک ئەگەر زانیت خەڵکی موسڵمانی نوێژکەر حەزیان پێت نایەت، ڕقیان لێت دەبێتەوە لەبەرەوەی شتێکت تێدایە، سیفەتێکت تێدایە بەدڵی ئەوان نییە، کە بەبێ گومانی لەو حاڵەتەدا 100% نا، چونکە هیچ ئیمامێک نییە هەموو خەڵک خۆشی بوێت، هەموو خەڵک حەز بکا بەوەی کە نوێژی لە دواکە، بەڵام ئەگەر زۆرینەی خەڵکەکە یا هەموو خەڵکەکە
حەزیان لێ نەبوو تۆ ئیمامەتیان بۆ بکەی و پێشنوێژیان بۆ بکەی، مەکروهوە و ناپەسەندە تۆ بچی بە زۆری و بە ئەوەی بە خۆت بەسەر خەڵکیدا بسەپێنی و خەڵکەکەی ناچارکەی و ئیحرازکەی ئیلا دەبێت نوێژت لە دواوە بکە. نا پێغەمبەرمان دەفەرمێت صلی الله عليه وسلم ثلاثة لا ترفع صلاتهم فوق رؤوسهم شبرا، سێ کەس هەن، سێ جۆر کەس هەنە نوێژەکانیان بستێک لە سەرسەریان بەرز نابێتەوە. رجل أما قوما وهم له كارهون، پیاوێک ببێتە ئیمامی کۆمەڵێک خەڵک کە بزانێ و کۆمەڵە خەڵکە ڕقیان لێتی و پێیان خۆش نییە. وامرأة باتت وزوجها عليها ساخط، ئافرەتێک شەوگارێک تا بەیانی بەڕێکا و مێردەکەی لی تووڕە بێت و هەوڵی ئاشکردنەوەی مێردەکەی نەدا. و هەروەها وأخوان متصاربان، دوو کەسی مسلمان ئەگەر بەیەکەوە دەنگیان نەبێت و بەیەکەوە قسەیان نەبێت و عیلاقەیان نەبێت نوێژەکەیان بستێک لە سەرسەریان بەرز نابێتەوە تا ئەو کاتەی بەیەکەوە ئاش دەبنەوە و بەیەکەوە قسە دەکەنەوە و بەیەکەوە دڵیان خاوێن دەکەنەوە. لە فەرموودەیەکدا دەفەرمێت ثلاثة لا يقبل الله منهم صلاة، سێ کەس هەنە خوای گەورە نوێژیان لێ قبوڵ ناکە. من تقدم قوما وهم له كارهون، یەکیان ئەو کەسەیە کە پێش خەڵکی دەکەوێت و بۆ ئیمامەت و پێش نوێژی و خەڵک ڕقیان لێتی. ورجل أتى الصلاة دبارا، و هەروەها ئەو کەسێک کە لە کاتی خۆیدا نوێژە ناکە، یعنی نوێژەکانی دەفەوتێنێ و لە دوای بەسەرچوونی کاتەکەی نوێژەکەی ئەنجام دەدەن. ورجل اعتبد محررا، کەسێک کە ئازادێکی کرد بێ بە کۆیلا. و هەروەها بەبێ گومانی تەمان ئەوە ناپەسەندە، بەڵام نوێژەکە بەبێ گومانی هەر دروستە، هەم نوێژی ئیمامەکەی کە ئەگەر بزانێ خەڵک حەزی لێ نییە نوێژەکەی خۆی هەر دروستە، ئەتۆش ئەگەر ڕقیشت لە کەسێکی بێ نوێژی لە دوا بکەی نوێژەکەت هەر دروستە. و ئەو کەڕاهەت و ناپەسەندیە بۆ ئەو کەسەیەکە یعنی بۆ ئیمامەکەی کە بە زۆری بە ئیجباری یا بە پێناخۆشی ئیمامەتی و پێشەواتی بۆ خەڵکانێک دەکات. یەکێکی دیکە لە ئادابەکانی نوێژی بە جەماعەت و بە کۆمەڵ ئەوەیە کە سنەت وایە طبعاً ئەگەر دوو کەس بەیەکەوە جەماعەتیان کرد، دوو کەس بەیەکەوە جەماعەتیان کرد، ئیمامەکە لە لای ئیمامەکە بوەستێت و ئەو یەک کەسە بێتە لای ڕاستی ئیمامەکەی، بەڵام تۆزێک ئیمامەکە لە پێشتر بێت. ئەگەر بوون بە دوو کەس یان زیاتر، ئیمامەکە سنەت وایە بچێتە پێشەوە و دوو کەسەکە بەیەکەوە یا سێ کەسەکە یا هەر چەندێکن لە پشتەوە بەیەکەوە لە دوای ئیمامی ڕاوەستن ئەوە بۆ پیاوان. بەڵام بۆ ئافرەتان لە هەموو حاڵەتێکیدا سنەت وایە و چاک وایە ئافرەتی ئیمام ئەوەی کە دەبێتە پێشنوێش لە ناو ڕیزەکەیدا بمێنێتەوە، تەنها یەک تۆس پێی لە پێشتر بێ. ئەگەر یەک ئافرەتی لەگەڵ بوو لە لای ڕاستی ڕادەوەستێ، دوو بوون، یەکیان ڕاست یەکیان چەپ، بوون بە سێ تەمەن دوویان لە لای ڕاست و یەکیان لە لای چەپ، دواتر ئەگەر زۆر بوون لای ڕاست و چەپی ئافرەتەکە ئیمامەکەی دەگرن و ئیمامەتی ئافرەت یا ئیمامی ئافرەت ناچێتە پێشەوە بەتەنێ ڕاوەستێ وەکو پیاوان. ئەگەر لە دوان لەیەکی زیاتر بوون، پیاو سنەت وایە ئیمامەکە لە پێشەوە بێت و کەسەکان لە پشتەوە بن، بەڵام ئافرەت ئەگەر ئیمام بوو سنەت وایە لە ناو ڕیزەکەیدا بێت، تەنها یەک تۆس چێتە پێشەوە. یەکێکی دیکە لە ئادابەکانی جەماعەت و نوێژی بە کۆمەڵ سنەت وایە ئەو بینایی، ئەو باڵەخانەی، ئەو جێگای کە نوێژی تێدا دەکرێت ئیمامەکە لە ناوەڕاستی بێت. و هەروەها لە ناوەڕاستی بوو ئەوانەی دێنە پشتی ئیمامەکەی و لە ئیمامەکەیەوە نزیکن چاکتر وایە خەڵکانێکی خوێندەوار، شارەزا و ئاگادار بە ئیمامەت و بە ئەحکامەکانی ئیمامەت بن. بۆ چونکە ئەگەر
ئیمام خەلەلێکی بۆ دروست بوو، ئیمام ناتەواویەکی بۆ دروست بوو یا هەڵەیەکی کرد لە نوێژەکەیدا بۆی بتوانن ئەگەر لە قورئان خوێندنەوەدا هەڵەی کرد هەڵەکەی بۆ ڕاستکەنەوە و ئەگەر لە ڕوکوع و سوجدە زیاد و کەمی کرد دیسان سوبحان اللهی بۆ بکەن، یا ئەگەر ئیمام وەکو باسمان کرد خەلەلێکی بۆ دروست بوو لە نوێژەکەیدا و ناچار بوو نوێژەکەی بەجێبێڵێ بۆ ئەوەی ئەو کەسانە کە لێی نزیکن بیان کات بەجێگرەوەی خۆی و لە شوێنی خۆی دایانێت. یەکێکی دیکە لە ئادابەکانی نوێژی بە جەماعەت ئەوەیە کە ئەگەر لە ناو یەک باڵەخانە و یەک شوێندا پیا و ئافرەت و منداڵ نوێژیان کرد، سنەت وایە ئەوان پیاوان بێنە ڕیزی یەکەم، ئەوجار پیاوەکان تەواو بوون منداڵەکان ڕابوەستێندرێن، ئەوجار ئافرەتان لە نوێژی بە جەماعەتی پیاوان خێرترینی ڕیزی یەکەمە، لەی ئافرەتان ئەگەر لە ناو یەک بینایە و یەک باڵەخانەدا بوون لەگەڵ پیاوان خێرترینیان ڕیزی کۆتاییە. بۆ چونکە ئەو پیاوەی دەکەوێتە ڕیزی یەکەم وەنعادەتە لە ئافرەتان دوور دەکەوێتەوە، مەشغەڵەت و سەرقاڵی لە ناو نوێژێدا بۆ دروست نابێ و ئەو ئافرەتەش کە دێتە ڕیزی یەکەم لە پیاوانەوە نزیکە حتمما نەوعەک مەشغەڵەتێکی بۆ دروست دەبێ، بەڵام ئەگەر لە پشتەوە بێ دوورتر دەبێتەوە. بۆیە ئەگەر لە ناو یەک باڵەخانە و یەک حرەمدا نوێژیان کرد لەو حاڵەتەدا سنەت وایە و چاک وایە پیاوان لە پێشەوە بن و ئافرەتان لە پشتەوە بن و ئافرەتان هەتا لە دواتر بن خێریان زۆرتر دەگاتێ. بەڵام ئێستا ئەگەر مزگەوتی تایبەت و شوێنی تایبەت و دەرگای تایبەتیان هەیە، بێگومان بۆ ئافرەتانیش تا بێنە پێشەوە و تا لە ڕیزی پێشەوەتر بن هەر خێریان زۆرتر دەگاتێت، چونکە ئەگەر دیوار و بەربەستە بێت هیچ نزیکیەکیان بۆ دروست نابێت لەگەڵ پیاوان. پێغەمبەرمان صلی الله علیه وسلم فەرموویەتی خەیر صفوف الرجال ئەوەلها، باشترین ڕیزی پیاوان ڕیزی یەکەمە، وشەڕها ئاخرها، خراپترینەکەی ئەوەی خێرەکەی کەمترە ئەوەی کۆتاییە، وخەیر صفوف النساء ئاخرها، ئافرەتان بەعکسەوە چاکترین ڕیز ڕیزی ئاخریە. وەکو گوتمان ئەگەر لەگەڵ پیاوان لە ناو یەک شوێندا بوون کە کاتی خۆی لە سەردەمی پێغەمبەردا و لە مزگەوتی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەیەکەوە لە یەک مزگەوت و لە یەک حرەمی مزگەوت نوێژیان کردو، هیچ بەربەست و دیوارێکیش لە بەینیاندا نەبووە. وشەڕها ئەوەلها، خراپترینەکەی ئەوەی خێرەکەی کەمترە ڕیزی یەکەمیانە. بۆیە چاک وایە و باش وایە بەو شێوازەی ڕیز بکرێن کەمەند چێژ ڕیزیان دەکات و ئیشی چێە؟ ئیشی ئیمامیە. ئیمام نابێت دابەستێتە نوێژێ و چاک وایە ڕوو بە خەڵکەکەی ڕاوەستێ هەتا دەبینێ پیاوان ڕیز بوون و خەلەل و کەم و کوڕیەکانی نێوانیان ڕاست کردوتەوە، پێش و پاشیان نییە، ئەوجار منداڵەکان ڕیز دەکا و سنەت وایە ئەگەر ڕیز نەبوون بە ناویشیاندا بگەڕێ ئەوجار ئافرەتان ڕیز دەبن کە زانی هەموویان ڕیز بوون و حازر بوون، ئەوجار دادەبەستێتە نوێژەکەی. بەعەکسی ئەوەی ئێستا دەگوزەرێ لە مزگەوتەکانی ئێمەدا جاری وهەیە ئیمام هەر خۆی ڕاست دەکا و ئەڵڵاهو ئەکبەری دەبێ خەریکە دەچێتە ڕوکوعیش و زۆر جار دەچێتە ڕوکوعیش. ئێستا لە پشتەوە خەڵکێک داینەبەستۆتە نوێژێ خەریکە قسەکردنە یان دادەنیشێ بانقەس هەتا ڕکعاتی یەکەم نزیک دەبێتەوە لە ڕوکوعی. ئەوە دیاردەیەکی زۆر خراپە، بەشێکی کەم تەرخەمیەکەی بۆ ئیمامەکان دەگەڕێتەوە. ئەسڵەوەی ئیمام دانەبەستێتە نوێژێ تا خەڵکەکەی دێنێتە ڕیزەکان و بەشێکی دیکەش خەڵک جاری وایە بۆ خۆی کەم تەرخەمە پێی وایە وەک دەڵێ هەر لەبەرەوەی بکە فریار و کۆعاکەی کەوێ لەبەرەوەی ڕکعاتەکەی بۆ حیسابە زۆر پەلە ناکە لە دابەستنە نوێژەکەی. لە کاتێکدا خێری بە جەماعەت خێری نوێژی بە کۆمەڵ لەوەی دایەتۆ تەکبیر و ئەڵڵاهو ئەکبەرەکە لەگەڵ ئیمامی بێت و لەگەڵ ئیمامەکەی دابەستی. صلی الله علی سیدنا محمد وعلى آله وصحبه